ڕادیۆی میلی گەڕیان دەنگی هەمووانە بۆ ڕێکلامکردن لە ڕادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکەن بە ژمارە موبایلی 1970 155 95 87 ڕادیۆی میلی گەڕیان. لێبێ ئێوارەتان باش، ئێوارەتان پڕ بێ لە موزیک و لە ئارامبوونەوە لە دنیا جوانەکەی ئەفراندنی هونەر دوور بن لەو هەموو پشێوی و نەهامەتی و ناخۆشەی کە ئەم ڕۆژگارانە دنیا پڕ بووە لە دەنگ و باسی قەیران و ئەو قەیرانێکتری نانیشی چوە سەر بێجگە لە ئاو و بێجگە لە کارەبا و موچە و کۆرۆنا بابزانام نانیشگران بۆ قڕ بەسەری ئەو باوکەم لە تاوە کڵاوێکم بۆ کردوتە سەر. سڵاوتان لێبێ خۆشەویستانم لە ڕادیۆی میلی گەڕیان لە گەڕیان میدا سڵاو ڕێز بۆ ئێوە
ئێوارەتان باش ئەم ئێوارەیە بەرنامێکی زۆر تایبەتمانەیە زۆر کە بەلای خۆمەوە زۆر تایبەتە کۆمەڵێ مامۆستا و هاوڕێی دێرین و ئوستازی مۆسیقای زۆر ناودار و خۆشەویست دێرن لەگەم میوانە تایبەتەکەمانە ئەوش هاوڕێی دێرینی تەمەنم هونەرمەندی دێرینی سەباحی سنتور سیمبۆڵی مۆسیقای میلی و فۆلکلۆری کە ئێمە هەموو شوێن کەوتوی ڕێبازەکەی کاکە سەباحین لە سەردەمانێکی زێڕینە ئەو پیاوە هوەرێکی زێڕینی پێشکەشکروەکە کە ئەتوانم بڵم مێژویەکی زێڕینی بە خۆی تۆمار کردەوە کاک سەباحجان یا خوا بەخێر بێ ئوستاز ئیبراهیمی نەغەدیان ئوستازی بەناوبانگ و ناوداری مۆسیقای میلەتانی ئێران و ئەنجا کورد و هەبووی وەڵای ساوە نە کووردە لە من کورتترە ئوستاز گیان کاکە وەرید گەرمیانی خۆشەویست ئەو 150 ئاڵتونی ئەویش لە کیبۆردا کە زۆر بە کوردیانە و بە شێوازێکی جوان ژەنین پێشکەشەکە هەمیشە هاوکارمانە میوانە تایبەتەکەشمان خاتوونی دەنگخۆشی هونەرمەندی خۆی گونا حەبڵی ڕۆژهەڵات و ڕۆژاوە بەڵامی تر ئێمە بڵم ئەتوان بڵم لە سەرچاوی گەڕیانەوە هاتووە لەو شوێنەی کەی گەڕیانە ئەوش لە شاری سنەی خۆشەویستەوە شاری ئاوێر شارە خۆشەویستەکەی هەمومان کە لە دڵی هەمومانە شیرینە خات و شەیدا خێرابادیە خۆ بەخێر بێت خۆش کاک سەباحی هەمنیش لێرە دەستخۆشی بەرنامەکەتان لێ ئەەکەم هیوادارم هەمیشە هەر موافق بن لە کارەکانتانە منیش سڵامەگەینم بۆ بینەر و بیسەری خۆشەویستەکان خۆشحاڵم ئیمڕۆ میوانداری ئێوە من زۆر سپاس دەکەم لەگەڵ هەردوو ئاوکاری هەمیشەیەم کاکە ڕێبازی دیجێ و کاکە بورهانی خۆشەویست کەوش بە وێنەگرتن ئەوش بە کاری مۆنتێر ئەمڕۆ ئەم بەرنمەیە ئامادە و پێشکەشەکەن ئێوە لە نزیکە بینیتان پێشتر باسمان کرد کاکە سەباحجان زوو لەوێ لە کۆمنت بۆیە نووسین کە ئەیبینی ساڵە خۆزگە تۆزە گەورەتر بەوێتمان وڵا بیدایەت هەرم دوو بستە بوو تا ئێرە بوو ستۆدەکە کاک سەباحجان لەم ستۆدیەوە ئەم کارانە پێشکەشەکەین و بەڵام من ئەمڕۆ گەروازە تۆ بێرم لەبەری ماکێ بە تاویلانیە بەڵام مژدەوەتانەیمە تیپی مۆسیقای فۆلکلۆر هەر لێرەیە کو ئەبینەوە بۆ باسکردنی دنیایەک مێژوویەکی پڕ لە بەردەوامی لە هونەر لە خزمەت لەگەڵ کاک سەباح و هاوڕێکانی بەم نزیکانە خۆی عادیاوێنێتەوە وایە کاکە سەباحجان زۆر سپاس دەکەم هەفتەی داهاتوو خۆمان و گروپەکە بێکەوە هەمومان بێکەوە شەڵینە ئێرە و ئەوەی بمانەوێت لە دڵمانە ئەوەی حەزی لێ بکەین ئینشەڵا لەم ستۆدیۆ خەنجیلە ئێڵێ زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم کۆمنتەکان دوای ئەچمە لای بەڵام هەر بەپەلا بۆی کە ئەوانی کە دڵێن نمێشێکا کردی تاقانە ئەڵێ سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لاک بە خەراتی میوانە بە ڕێزەکانەکەم ئەزگا خالید لە کۆیە و زۆر لە خۆشەویستان ئێستا حالیان داچی ئالان و کۆمەڵێ بە ڕێز و خۆشەویست بەرەمجا فەڵەسڵاو ڕێزکە هونەرمەندێکی بیری خۆشەویستە سوپاس بە هەمووتان خۆشەویستانم بەنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکەم لە دوای گۆرانەکان یا لە ئەو کاتانی کە ڕێستێکی کەم وەرەگرین ئەتوان پەیوەندی بکەن بە هەر سێ ژمارە مۆبایلەکەی ڕادیۆ میلی گەڕێنەوە 1970 471 52 64 یاخود ژمارە مۆبایلی 1970 891 75 75 کە واتساپیشی لەسەرە هاوکات ژمارە مۆبایلی کۆڕەک 1950 727 85 35 ئەوش ڤایبەرشی لەسەر بۆ خۆشەویستانی لە دەروی وڵاتن کاکە بەرەمجاب جارێکتر لە سڵاو ڕێزمێ بۆتان کاک شوانە کەمال لە سڵاو حرمەت زۆر سپاس خۆشەویستانم پاشتر دەچینە لای دەمەتەقیە و هەندێک لە ژیان نامەی خاتوشەیدا باسەکەین بەڵام هەر حەزەکەم سەرەتا بچینە لای یەکێک لە گۆرانەکان بۆی بزان دەنگی ئەم خاتونە و گۆرانی خۆشەکانی دواتر باسی گۆرانیەکە و باسی ژیانی خۆی لێ پرسییم بەیەکەوە هەمومان با فەرمەگەر ئەزێر نەبێ بچینە لای بەرهەمێک
خملايات ومبارايا هيرو خملايات ومبارايا هي خدا خملايات ومبارايا كالي هيلي مو چاو جوایان مرگیتو منکم شرتم یاکوتو من دبمای بحیرانیتو فمكرك يا رواني عزيز جايان شوبا يا براويا هيرو شوبا براويا هي خدا شوبا براويا سرخوي شتم عزيز جايان بلا يا روايا هيرو بلا يا روايا هي خدا بلا يا روايا كالي چاو جوایان مرگیتو منکم شرتم یاکوتو من دبمای بحیرانیتو دەستان خۆش بێ دەم خۆشخات و شەیدا دەست خۆشکار سەباح دەست خۆش ئاغاجیان ئاغای مامشێر کاکەوەلیجان دەستان خۆش بێ خۆشەویستان زۆ سپاس یەک بێکی کۆمنتە جوانەکانتانەکەم کاگەردی تاقانە جایتە لە سڵاو و ڕێز و خۆشەویستین بۆ هەموو لایەک زۆ سپاس دەکەم کاکەردیجانەڵە بە خێراتی میوانە بەڕێزەکانەکەم کاک بەرەمجافی هونەرمەندە لە سڵاو و ڕێزمەیە بۆتان مامەجیان سپاس کاکە شوانەکەمات ئەڵە سڵاو حرمەت کاک ئۆسکار بابانی سڵاو لە کاکزار سڵاو بۆ تۆی بەڕێز کاک بەرهەمجاو سواز خات و سەیران شەریفی ڕاگەاندکاری سەرکەوتوو رادیۆ سلێمانی ئەڵە سڵاو لەو ئازیزانە بە خێراتنی خات و شەیداکەم زۆر سپاس خات و سەیرانجان زۆر سپاس ڕێز و خۆشەویستیمێ بە هەموو لایەکتان خات و شەیدا بابینەوە سەرەوەی تۆ پێشەوەی بڕێ بەرەو تاراوگە لە سلێمانی بووی هەر پێشتر لێرەش هەر لە چەندین کار و چالاکی هونەریە بەشداریتە کرد زۆریش وەڵام بەشداری زۆر شتەکانم کرد بەڵامی تر ئەمە ماوەی 5 ساڵەدا بڕام لە هونەر وابزان ئەو کاتە شوابزانام چەند کلیپێکت هەبوو یا چەند بەرهەمێکی تەلەڤیزیۆنت هەبوو بیرمێت وابزان مێکێک لەوانە گەلی کوردستان بەرەمی وەڵام من هەر لێرە جێگەی هەست دەستخۆشی لە گەلی کوردستان بکەم چۆن هەموو کات هاوکارم بوون بۆ هەموو شتێک چوار کلیپم ئەوان کلیپیان کردووە گەلی کوردستان ئەو ئەلبومە بینم سپاسیانە ئەو ئەلبومە گەر باسی بکەیت لەگە کاک سەباح ڕەنگە ئەمە دەکرێت ئەو ئەلبومەمان بێزەحمەت دەگە بێنیت خۆت بۆی بیسەران و بینەران باسێکی ئەم ئەلبومەوە بۆ بکە ئەمە چەند بەرهەمە چێ بۆی تۆمار کردووی کەی تۆمار کراوە ئەمە دوایین بەرهەمە یا پێشەوە شتی ئەمە دوایین بەرهەم بوو حوتراکە بەڵێ تیپ مۆسیقای فۆلکلۆری کورد دەستیان خۆش بێ کاک سەباح ئەتوانێت زیاتر لەبارەیەوە ئەم بەرهەمە بریتە لە حوتراک تقریبا نزیکی 5-6 ساڵە کردومانە بەڕاستی بەڵام دەرفەت نەبوو بڵاو بێتەوە بۆی ئینشەڵا سێدەکان تەواو بۆ بڵاو بۆتەوە ئێستا لەلای ئێوەشەوە شتێکی زۆر باشە گەرەوە وەک یادگاریەک بڵێم وەک شتێک دێمێنێتەوە لە ئێوە دەستان خۆش بێ
یەکی لەو ترەکانی لە بیدایەتە ئەمسا نای ڕوخسارە ئەلبومەکانە کاک سەبات دەست خۆش بێمە زۆر سپاس چەند تراشێک بێ خۆ ڕەنگە حەوت تراکە بەڵێ لەوانەیە هەمووشی مۆسقاکان بەڕێز دامادە بەڵێ زۆربەی زۆری ئاوازەکانی خۆیەتی بەڵێ من ئامادەم کردو جاریشی تر دەستان خۆش بێ لەگەڵ تیپی و فۆکلۆرە بەڵام شێوازەکە تۆزێک ئەم سا بڵاو کرایەوە بزانام لەم ڕۆژانێ بەڵێ لەم ڕۆژانە وڵی ئەو پەڕیجەکەی دەستخۆشیە لەم کات هەیە لەم کاتی قەیران و لەم کاتی وەڵام مەسلەبیشی زۆری تێچوو بەڵام خۆ دەزانین سەرێرە هەرگیز هین ناکرێت هەرگیز کورد سوود لە ئین نبینێتەوە لە داهاتی داهاتەکەی ناوەڵا جاویش بەڕاستی پێسی بۆی کە سێدەکان بفرۆشرە بۆی بتوانێت کاری هوەری کە بکات چکە گەر نەفرۆشرێت زۆر بە زەحمە دەتوانێت جاریشکە کار بکات ئەمەش ئاسان نییە بۆ هەموو هونەرمەندان ئەوە کێشەی هونەرمەندی کووردە خۆ دەزانی خۆزگە خەڵک هیچ بە هەستی بەوە بکرد ئەگە بێ پشگیری لە هونەر بکە ئەنج لە هونەرمەندەکەش بەکڕینی ئەلبومێک یعنی وەکوە هاوکارێکی گەور بکە وەکوە سپۆنسەری بکە ینی کڕینی ئەلبومێک هیچی تێناچێت بۆ کەسمان لە وڵاتانە یەکەم ڕۆژ کە ئەلبومێ بڵاو بێتەوە ئەوەنە داهاتەکەی زۆرە ئەوەنە داهاتەکەی زۆرەکە ئەتوان بڵم هونەرمەندەکە توانێت هاوکاری چەندین ڕێکخراوی مرۆشی بێ بکات بەس بەداخەو لێرە جا من حەزەکەم لێرە دەستخۆشی کاک سەباحکەم بەڕاستی هەموو کات هاوکاری من بووە لە کارەکانما بە تایبەت لەو سیدیە زۆر ئازیەتی کێشە لێرە دەستخۆشی لێ ئەەکەم وەڵام منش دەستخۆشی لێکم زۆر سپاسی شێکم کە و هەرگیز نەوەستاوە بێجگەلەوە بزانام ئەلبومێک تریشی بڵاو کردەوە کاک سەباوانی کاک ئێمە ئیشەڵات بۆ بەسمان کرد لە هەفتەیەدا تۆ ئێمە خۆمان دوو ئەلبوممان هەیە هەرکە بڵاو نەکراوەوە بۆ یەکەمین جارێ مە هەفتەی پێشووینمان بۆ کرد مەڕاستیمان بۆ کرد ئیشەڵا لەم هەفتەیە گروپەکە ژین و لێرەش ئاینەشت مەڕاستیمێکیکاکەین بۆی بتوانین هەموو کەس ئیسفادە لە سێدەکان بکە و لە تۆمارگاکانە بتوانن گویان لێبێ یاخوا دەستان خۆش بێت سەرکەوتوو بن ماندوو نەبی تریشم هەست پێشتر پێش ئەمە بۆ پێش ئەمە بوو چەند ئەلبومە کاکێ من حسێن کردی ئەویش حوتراکە بەڵام بەداخۆ دەنگی ستدیۆەکەیان بەدڵ نەبوو لەبەرەوەی بڵاو نەکرۆ چەندانێکیم کرۆ کلی بڵاو بۆ تۆ بەڵام لەبەر مشکڵی دەنگەکان جیاوازی بوو لەگەڵ یەک نەمتوانی بڵاوی بکەمەوە هیوادارم بتوانم ئەویش بڵاوکەمەوە و کاری جدیدی شا لە دەستمەوە کاک دەیڤید لە کاران ئێکابووم هیوادارم بتوانم بۆ نۆڕۆزۆ کارە جوانە بە هیوایین سەرکەوتوبی لەبەرەوەی بەڕاستی لە تاراوگە بتوانی خزمەتی هونەر بکەیت تاراوگە بەڕاستی دادەبڕێت لە هەموو ژیانە غەریبی زۆر مشکلەیە لە غوربەتە ئێوە کە بتوانن هەر ئەم هونەرتان ڕاگرت بێ ئەو پەڕیجەکەی دەستخۆشیە بەڕاستی من شانازیتان پێوکەم کاگامان چکەما زۆر زۆر سپاس کاکامانجی کارمەندی خۆبەخشی ڕادیۆی گەڕیان کاگ ئەحمەد عومەر ئەحمەد خۆشناوەتی لە هەولێرەوە پەیامنێری خۆبەخش و بەڕێوەبەری پێچمان لە هەولێر سپاس دەکەین کاک ئەحمەدجان کاک ئەحمەد خۆشناوەتی ڕست سڵاو ڕێزم و مامەجزای گوڵ زۆر زۆر سپاس دەکەم شادازادی خۆبەخشی ڕادیۆی گەڕیان سڵاو ڕێز بۆ ئێوە ئازیز زۆر زۆر سپاس کا خەسرەوەڵەتنی سڵاوتان لێ بێ ئەم هونەرمەندە ناوی چیە ئەم خاتونە هونەرمەندە خاتو شەیدا خێرابادیە هونەرمەندێکی خۆشەویستی بە ئەسڵ یان ئەممان ئەسڵی بڵێنی خەڵکی شارێکی نەجیام پێم کفرە بڵم ڕۆژهەڵات خەڵکی سنەی خۆشەویستە و ئێستا لە تاراوگەی پێمە بێ لە وڵاتی سویدە بەڵێ بەڵام پێشتر هەر لە سلێمانی و زۆربەی هونەرمەندانەوەی خۆشبەختانە شاری سلێمانی بە شاری دایکەزان هەمویان دوایی هەر لێرە کۆبینەوە وەکو مامشێری خۆشەویست کە تازە بۆ بە کوڕی شارە حیاتەکەی خۆمان لە هەموو خۆشی ناخۆشەکانە لەگەڵمانەیە مامشێری ئازیز ژەنیاری بەتوانای کە مامچەی ناوداری هەموو جیهان وەستا ئیبراهیم ئەڵێ دەستان خۆش بێت کاکە ئەحمەد خۆشناوەتی ڕستاوی تایبەتم بۆ کاگۆلیت ئالام فەخرەدینی هاوڕێمان ئەڵە سڵاو ڕێزمان بۆ ئێوەی خۆشەویست خاتوبانە عیرفانی خۆشەویستی و پێشکەشکاری خۆبەخشی ڕادیۆی گەڕیان سڵاوتان لێ بێ سەرکەوتوو بن کە کاک ئەحمەد خۆشناوەتی ئەڵە سڵاو بۆ کاکە ڕێباز ئیدریسی بێداران کاکە ئیدریسی خۆشەویست پێشکەشکاری بەتوانێت ڕادیۆی سلێمانی و ڕادیۆی گەڕیان لە دەستان خۆش بە سڵاو بۆ میوانە خۆشەویستەکان و دنیای گوڵی نردۆ کاکە ئیدریسی بێداران کاک ئیدریسی بێداران جەنازەکەی کاگورهانیش ئەوە لەگەڵ پێشکەشەکەین بە کاک ئیدریس مادەم وایە ئەوە لەبەر پێخۆشە خاتوبانەڵ هەمیشە سەرکەوتوو بن خاتو سەیرانی شەریفی لە چاوەڕێی بەرهەمەکانی شەیداخانی یعنی ناسە مەسا بچین لای بەرهەمی تریا جارێ بابان محەممەد دەڵێ سڵاو بۆ مامشێر بابان محەممەد بابانی خۆشەویست بابانی جوان خۆشەویستانم هەچ پرسیارێکتان نەبوو ئەوە هەر سێ ژمارە مۆبایلەکەی ڕادیۆی گەڕیان کاکە ڕێباز دوای هەوڵایە بخات سەر تایتڵەکەش
یا ئەحمەد خۆشەوەتی پێڵین کەوا لە کۆمنتە ژمارەکانی ئەم بەرنمەیەدا بنێ سێ ژمارە مۆبایلمان ێ 1970 471 5264 و یا خۆ ژمارە مۆبایلی 1970 891 75 75 0550 کاکە بەیرون سەنگاوی هونەرمەند لە دوورە وڵاتەوە سڵاو و ڕێزم بۆ هەمووتان زۆر زۆر سپاس دەکەم فەرموو با بچینە لای گۆرانیەک کاتان ناگەن چاوی جوانە ناڵی نەگری خوددا لە چاوی جوانە ناڵی نەگری خوددا هەرێ بوو بوفایان هزار بيتي لنسراوى
دەستان خۆش بێ یاخوا دەستان خۆش بێت خۆم هەر پێشبینیەوەم کردبوو داوای ئەو بکەن بۆ خۆیان بێ برادران فریان بکەونەوە تا خاتو سەیرانی شەریفی لەبەرەوەی خەڵکی وەتانی خۆتانە دەردی مامشێرەڵە ئەڵێ بێ بە دایرەوە بە دەفێەوە بە شتێکەوە بێ شتێکمان پێشکەش ئەوەش داواکاری جەماوەرە کاک بورانجان دەفێکمان بنێگە ئازار نەبێ دیارە خەتای خۆت بووە لە گرتەیەکە لە سوۆسیال میدیا دایرێکت پێ ئەمە هەڵایەکی گەورەی ناوەتەوە جریانی هەست لە دانمارکە دانیشتبووین لە ماڵ کچێکی ڕەفێقم باشە سازی دایرێکی بچکیاندا پێم ئەو زۆر گەورەیە تا شتێکی دایرە بچووکەکەمان لە نیوەڵ ئەمەگە هەر نەوەڵە بچووکەکەی لێنی بردیان بەسە بێ ئەو نەوەڵە هەرەوە باش بۆی مام لێکە باش ئەوانە دەنگی خۆشی هەر ئەوەی ئەڕەوەڵە دەست خۆش خۆشەویستان بەسەر چاو هەوڵەین خات و شەیدا گە بتوانێت ئەچەنە بە دایرەوە باشترێتوانێت بە زەوەتی دەفیشە ئەوە دەفەر خۆی ناسنامەی خۆیانە بەسەر چاو دەف و گەڕیان و ئەمانە ناسنامەی لەیلا خوسنەیە خۆی لەبەرەوە مە هیوادارین کە بتوانی کۆپلێکە پشتوێن دەبەستێ ئەو ساخۆیدا لەرزێنێ ڕازیم بە ماڵی دنیا ئیمانم لێ نسێنێ نازارگیان لێواڵگیان بەفدای باڵاکە داتم بە بۆنەی ڕووخۆشی جوانی گەن بە تەماتم وەکیلا من قۆماوە یاڕەبی لە کەس نەقەومێ لە وڵاتی خۆم بڕیامێ کەس نیاوە ئەری بەرمێ نازارگیان لێواڵگیان بەفدای باڵاکە داتم بە بۆنەی ڕووخۆشی جوانی گەن بە تەماتم دوو جار دەستخۆش جارێکیان بۆی کە ئیقاعەکە بۆ خۆت گرت بتوانێت گەڕیان کەم کەسیش لێزانە کاک سەوا ئیقاعەشە قورسە بیرمێ دوای ڕاپەڕین تەنها عومەرە بچکۆ دەیزانی ئاسپیکا لەگەڵمانە ئەوش یەکەم جار چکە تازە بوو ئەو ئیقاعە هاتبووە ئەم ناوچەی ئێمە سلێمانی زۆربەی گۆرە هێمێژەکانیش ئاوتیان نەکرد کە مۆسیقەکانیش خۆشم ئاوت مەکرد لەگەڵیان نازم زۆر ناخۆش زەمانە بۆ ئێمە زۆر زەحمەت بوو تا ڕاهاتین لەسەر شێوازی قاعەکە و کە بە زۆر سێرەکە سەبعسا زۆر بە شێوەیەکی بەربڵاو گەڕیان لە سلێمانی بەتەواوی تقریبان چۆتە ناو هەموو جوگەکانی هونەرەوەیانی بڵین بۆ بە شتێکی زۆر خۆشەویست ئەم ئیقاع و ئەم گۆرانیانە ئەبێ پەیوەندی بەچێەوە هەبێ وەکو تۆ خۆشە من تەسەوری یەکەم چوونمان بۆ منتیقی کوردستانی ئێران ئەو کرانەوەە بەڵێ ئەو کرانەوەی زۆر دەوریەیە دوایش ئاوازەکان لێ زۆر لە یەک نزیکن مەسەلی ئیقاعیش زۆر زەڕورە ئێمە ڕیتم ئەو شتی کە جێمان لێنەوە پێمان خۆشە بزانین چۆن کاریتیاکەین زۆر ڕاستە کار سەبا بەڕێی خۆم من دەڵم عینەدین تەسیرکی زۆری هەبوو لەسەر دومیشیان ناسر و نەجمەش بەیەکەوە کاک ناسر و نەجمە ئەوانیش بەیەکەوە زۆر دەوری هەبوو وای کرد ئەنی زۆر لێرە جێ خۆی کردەوە هەر چۆن ئامێری دەب لەلایەن کامگارەکانەوە کە هەر ئێرە زۆر خۆشەویست بوو بە هەمان شێو بوو کاگەدریسی بێداران ئەوەی دڵ و گۆڵ نردووە پیا نازانێت چی بڵام مەگا بڵم سپاس دەکەم خات و سەیرانی شەریفی ئەڵە هیوادارم بەبێ مۆسیقا ئەو پێشکەشمان کرد بانە عیرفانەوە دەنگ هەر خۆش بێ سپاس خات و بانەجان کاکە ئیدریس زۆر سپاس گیانەکەم سپاس بانە عیرفانەڵە بژیت خاتونی گۆڵ سەیران شەریفیەڵە بژی خاتونی گۆڵ سەیران شەریفی بوو ڕاستڵاو لۆ دەنگا ڕێباز پایەخیش ڕاستڵاو لە مامەجەزا و هاوڕێن سپاس ڕێبازیان سپاس بۆ تۆ سپاس بۆ کاکبوران سپاس بۆ هەموو خۆشەویستانی ڕادیۆگەڕیان مادوونە ناسان لێرە خۆبەخشانە هەمووی کارەکان لە پێناوی ئاسوودەیی هاوڵاتیان و خۆشەویستان کاک نەریمان کۆمنتێکی نووسیوە سڵاو لە کاگەزا و پیاوە دەستخۆزەکەی گەڕیان زۆر سپاس من خزمەتکاری هونەر و هونەرمەندان و ئەم شارەی هیوادارم ێوە ئاسوودە بن وەکو باسم کرد هەمومان بەیەکەوە بەرگەی و قەیرانانە بگرین لە ڕاستیە کارەسادەوەی وڵاتمان تێک بچێت هەموو شتێک برادر ئەمڕۆ لە تاوا بۆی دڵنەوەیمان باتەوە بۆی زۆر خەفەت نەخۆین
ئەو کاکە بۆ کارتی مۆبایل لەسەر نووساوە 5,000 کڕن بە 6,250 سایە بەلاتانەوە بەس بۆ لێتان بۆ بە کارەسا دەگە 6 نان بێ بە 1000 دیناریتر نازم ئێستا کارەساتی وە خەریکە قەیرانی نانیش دروستە بە ینی بەڕاستی کارەساتە هیوادارم ئەم قەیرانانی کە بەرۆکی مرۆڤایەتی کردووە تاوان هەمووشی سەبەبی ئەوڵ وەخیری کۆرۆنای نەفرەتی زۆر دەورێکی خراپیە بۆ ڕاستی ئەو کۆرۆنایە ئەتوانم بڵم دنیا هیلا کرد ئێوە لە تاراوگەن ئەزان کە چەند کارەساتی ناخۆش بووە ئەم پەیوەندی وەرەگەین ئەحمەد خۆشناوەتی خۆشەویست و وەکو باسێکەم هەموو جارێک زۆربەی ئەرکەکانی ڕادیۆی گەڕیان لاوەێری پایتەخت لەسەر ئەحمەد خۆشناوەتیە بەخوا بەخش بەبێ بەرامبەرکاک ئەحمەدجانێوارە باش ئێوارە باڵاو دەبێ مامەگیان سڵاو بۆ تۆی گۆڵ کاک ئەحمەدجان چاومانی دەستۆچێ بەرنامە جوانە دەکەم یەخوا لە ساغ و سەرکەوتە بیشتەڵە زۆر سپاس کاک ئەحمەدجان ماوەیەکە بزری ماما وەڵی کاک ئەحمەدجان قەیران دەستی قسەتە بینە قاقامانەوە چی بکەین ئەوە نە باسەکەم لە ساغ ئینشاڵڵا هیچ باش دەبێت وەڵی ئەحمەدجان چی بکەینی تر خۆ ئەبێ هەمومان بەیەکەوە وەکو ئێستا بە هەوڵاتیان نشموت ئەگەر هەمومان بەیەکەوە بەرگەی وەزانەگرین هەمومان نقمەبین لەبەرەوە نابێ خۆشمان بین بەدەست بەدەم ئەو شەپۆلی نێگەتیفۆژینە وڵایەتی ئاچینە بێ هەموو دڵی خۆمان خۆشکەین دڵی هەوڵاتیانش خۆشەکەین وەکو بەڵێنی بە خەڵکمان نابوویەمە لە کاتی قەیرانی کۆرۆنای لەدایک بووینەم ڕادوێە ئەو کاتی تروسکایی ژیان نەمابوویمە ژیانمان بۆ خەڵکە گەڕانەوە یەخوا لەشتان ساغ بێ سەرکەوتە بوون ئینشاڵڵا بە هیوای بەردەوام زۆر سپاس بۆ تۆ مام ئەحمەد سڵاوێکی تایبەتی بۆ کاکە ڕێباز و بۆ کاکە وەلیدی عەزیز زۆر سپاس بەناوی ئەوانیشەوە زۆر ڕێزمانی تۆ بم با کاتتان نەگرم کاتێک کۆڵ بێەوە سەرکەوتە بن سپاس بۆ تۆی عەزیز و خۆشەویست گیانەکەم پێم وابێ لای ئێوەش لە سوید و لە وڵاتانەشەم کۆرۆنایە هەر تاسیری لە هونەر و لە کۆنسێرت و لە کاری هونەری کردووە پێم وابێ لەڕاستیە ئەرچی هونەرمەند ئێستا 2000 خۆرسترە بەڕێی من لەم کاتەیە گرنگکە هونەرمەندانیش بکەن لەم کاتەیە گرنگە زۆر کەس بە پێچوانێمە بیرەکاتەوە تەنانە دایانێت لای موزیک نەمێنێ ئەوە نەمێنێ بەڕاستی ئەوە کارەساتە تۆ لەم کاتای بیدەردانشی سی تەلەڤیزۆن بکەی بڵێ بەیانی ئەوە کە زەمرێ ئەمڕۆ ئەوە نەمرد و ڕێژەی ئەوە نەتوژبوون ئەو نەودا بەڕاستی ژیان نامێنێ ئەی تۆ بتێمە کایەکانی ژیان کارکەیە من سوپاسیەوەکەم کە ئەمڕۆ ئێوە ئەم کاتتان بەخشی بێمە کە دڵی خەڵک خۆشەکان هیوادارم ئەگە بەرهەمێکتری ژامادە بێ بەیەکەوە جێویستی بین خۆشتان هەرچێکەیە باسی بکەن بەرهەمێکی فارسیە بە احترامی کاک ئاغای ئیبراهیمی نەغدیان ئۆستازی ئیبراهیمی نەغدیان بە احترامی ئەو گۆرانی فارسیماندانەوە زۆر ئاسایی لە هونەرە ناسنامە نییە نەتەوە پەرستی وشتانە نیە ئەمە هونەر ناسنامەی گەلانە زۆر خۆشە بۆ ئێمە گەپان
جوونه دل ما جوونه وای 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 هنو از دست غمش دیده ما گریونه وای جونم وای دلبر یاد چشمون سیاهش منو دیوونه کرده وای جونم وای دلبر میرم میگردم سر به سر دشت و دمن کوکمر میرم از اون گیرم خبر میروم خدا مهربونه یاره عاشقونه دل ما جوونه وای 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 که بر جون عاشق خدا دیگرونه خودش خوب میدونه وای 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 هنوز از دست غمش دیده ما گریونه وای جونم وای دلبر بعد عمری هنوزم مرغ دلم نادونه وای جونم وای دلبر میرم میگردم سر به سر دشت و دمن کوکمر میرم از اون گیرم خبر میروم خدا مهربونه یاره عاشقونه دل ما جوونه وای 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 که بر جون عاشق جدا دیگرونه خودش خوب میدونه وای 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 دەستان خۆش بێ دەست خۆش ئاغا برامی نەغدیان دەست خۆش کاک سەباحجان کاک وەلیجان خاتو شەیدا دەست خۆش بێ وەکو باسم کە هونەر ناسنامە هەموو نەتەوە و گەلەکانە هونەر هیچ سنوورێکی نییە ئەوە ئەو پەڕی دەستخۆشیە کە هونەرمەندانە بتوان هەر جۆرە هونەری پێشکەش بکەن ئای براجان لە عەربی شەتوانە بخاتو شەیدا دەست خۆش زۆر باشە بەس عەربی لەگە سنتور و مەگە لەگە چیبۆردا زۆر باشە زۆر باشە شمس للحلو ما جانا غابت شمس للحلو ما جانا حيك حيك بابا حيك ألف رحمة لبيك هذول الأذبوني هذول المرمروني على جسر البسيب سيبوني على جسر البسيب سيبوني دەستان خۆش بێت زۆر خۆشحاڵ بووم دەستی هەموو لای خۆش بێ کاکە ئیدریسی بێداران زۆر زۆر سپاس دەکەم ئەوش هەر جەنازەکەی نردووە وەڵا کاک بورهانگیان
بێرون سنگاوێت نازانین وڵی کاکە سەباجانەوە جفرەیە ئیتر جەنازەکەی کەیا بە ئارزاتەوە لێ بێتەوە بەیرون سنگایۆستا و ڕێزمەیە بۆ هەموو لایەک زۆ سپاس یەکەم خات و سەیران شەریفی زۆ سپاس ئەڵە دەنگی هەر خۆش بێت کاکە نەریمان حەمە ساڵح ئەڵێ بەهیمەتی ئێوەمانان ئێوە خوێندکاری هونەری کوردی نایەڵێن کەوێ و بنوێ ئاڵای هونەر و شادی ئێمە خزمەتکاری گشتانین زۆ سپاس کاکە نەریمان گیان کاکە ئیدریسی بێدەرانە سڵاو لە سنەی خوێناوی دەستەخۆشی سلێمانی سڵاو هەزار سڵاو بۆ سنەی خوێناوی زۆر ڕێزیان نردووە هەروە کاکە نەریمان حەمە ساڵح جارێکتر ئەڵێ ئەوەی گەڕیان و بەڕێستانێکیان هەموو بێ جیاوازی لە هیمەتی پێشمەرگەی ئاساییە زۆ سپاس کاکە نەریمان گیان کاگە دریزیانەوە کاگڕێباز چارەسەرێکا دەنگی مۆسیقاوانە زۆ سپاس دەکەم کاکە مەجیزیرە گەڵە سڵاو مەجیزیرەکی هونەرمەندی دێرین لە کەلارەوەڵێ سڵاو لۆ دەنگە ناسکە زۆ سپاس ماریو عەبدوڵڵاڵێ دەستان خۆش بێت مەجیزیرە گەڵە ساوتان لێ بێ ماندوو نەبیت کاکە زۆ سپاس کاکە ماریۆ گیان لە کەلارەوە ئێمەش سڵاو هەتا کەلار کاگازات قەرەداغی هونەرمەند دەڵە سڵاو هەمووتان لە کاک سەباح کاکزا کاگۆری زۆر سپاس کاکە ئازادگیان باشە با هاوکاریشی تێ بکەوێ کاکەی دژگیان ئەڵێ دەنازەکە هاوکاریش کاکە ئەحمەد دێتی باشە دەستی خۆش بێ چاوتان ماجەکەم چەند بەرهەمان ماوە کاک یەک باشە زۆرم پێخۆشە ئێستا بچینە لای بەرهەمێک یا هیچ زۆر باشە فەرموو چاوم دکتر دردم چارەکایە بنووسە بۆ لای قازی بڵێ ئۆگڵم بارەکە ئەمان ئەڵڵا ئۆگڵم بارەکایە دەستەی عاشقایان لە دوور دیارن ئەمان ئەڵڵا دەستەی عاشقایان لە دوور دیارن ڕەنگیان زەردە و ئەمان ئەڵڵا لێو بەبارن ئەمان ئەڵڵا لێو بەبارن ئەمان دۆکتۆر ئەمرم چاوم دۆکتۆر ئەمان دۆکتۆر ئەمرم چاوم دۆکتۆر دەردم چارەکایە بنووسە بۆ لای قازی بڵێ ئۆگڵم بارەکە ئەمان ئەڵڵا ئۆگڵم بارەکایە دەمزانی بە زمانی بولبۆل ئەگەر دەمزانی بە زمانی بولبۆل هەرگیز نامدەکرد ئەمان ئەڵڵا کاری نابەدڵ ئەمان ئەڵڵا کاری نابەدڵ ئەمان دۆکتۆر ئەمرم چاوم دۆکتۆر ئەمان دۆکتۆر ئەمرم چاوم دۆکتۆر دەردم چارەکایە بنووسە بۆ لای قازی بڵێ ئۆگڵم بارەکە ئەمان ئەڵڵا ئەو کچەم بارەکە
دەستان خۆش بێ یەخوا دەستان خۆش بێ دەست خۆش هەر هەمووتان جگەی دەستخۆشین و کۆمنتەکان من شەروامان پێڵە هەمویان دەستخۆشییان هەیە بۆ بەڕێستان کاکە ماری عەبدوڵڵا مەجیزیرەکی هونەرمەند ماری عەبدوڵڵا ساو ماندوونە بن زۆر سوپاس دەکەرە ڕستاوی ڕێزیان نردووە کاکە حەمەد لە ئەولێرەوە سەید باهۆز لە چاوخۆڕنەوە سڵاوی نردووە زۆر سوپاس ڕێباز پایاغ زۆر سوپاس ئێستای بۆ مام ئیدریس نردووە بەکر مەولەوی تەندروست و بێەوەی بن زۆر سوپاس دەکەم بانە عیرفان دەستی هەمووتان خۆش بێت دەستی کاکبرانی یازوو کاک ڕێباز خۆش بێت سوپاس خات و بانە زۆر سوپاس کانی قادر لە سویدەوە سڵاو بە کاگەزا زۆر سوپاس دەکەم خات و کانیجان سوپاس مەجید زیرەک بە خراتی میوانە بەڕێزەکانەکە جارێکتر هاوکار عەبدوڵڵا سڵاوتان لێ بێ ڕەبی سڵاو لێ بێ هاوکارجیان هاوکاری خۆشەویست ڕێبازی برا بژیت بۆ تۆی نردووە خاتوبانە عینەشە سڵاو ڕێزی بە تۆ نردووە گیانەکەم زۆر سوپاس هەموو ڕێزیان هەیە خۆشت چی بە هەوادارەکان دەڵی پێیان بڵێ تۆ بۆ بیسەربینەران یەکەتان ماچەکەم ڕێزمەس بۆ هەمووتان من گەورە ئەەکەم سپاسدانەکەم ڕێزمەس ئازاقەرە داخیە لە کاکە دزە سڵاو بە کاک سەبا لێ بپرسە ئازاد چۆن لە مەسرح چۆن ڕادەوەستایە ئەگەر بیری ما بێت چای ماچەکەم ئازا قەراخیڵە بە کاک سەبا بڵێ کاگازات چۆنەوە سەر مەسرح ئازا قەراخی بەس خۆشحاڵم ڕێزم هەیە بۆت کاگاز چای هەمووتان ماچەکەم ئینشەڵا بە لە بەرنامەکەی خۆما بێمەوە جارەوەست بۆم هەیە قسەکەم ئێستا بەرنامەی خاتوو بەڕێز شێداخانە هەمووی بۆ ئەو ئینشەڵا لە بەرنامەکەی منە هەفتەی داهاتوو ئینشەڵا بەدڵی خۆمان قسە لەسەر بابەتان کاگازاجا هەفتەیانیدا بەرنامەیەک لە تایبەتە لەسەر تیپی فۆلکلۆر و مێژۆزێڕینەکەی ئەو کاتە پرسیارەکان هەمووی ئاراستی کاک سەبا حەکەین کا حوسێن عەلی ئەڵەیە کاکە جەزا بەڕاستی هونەری کوردیت زیندوو کردێتەوە جێگەی ڕێز و تەقدیری زۆر سوپاس کە حوسێن عەلی گیان زۆر سوپاس ڕێبازیانی جواب بیایە زۆر سوپاس ماڵی کاکە ڕێباز ژاوە بێ خات و شەیدا ئەم ئەلبومەی تر ئێمە سەجارێکتر داوا لە خۆشەویستان و هونەردۆستانەکەم کە ئەلبومەکەی خات و شەیدا بکڕن بۆی کامیش هیچ نەبێت هەندێک لە ئەو خەرجیانەی دەست بکوێتەوە ئەوانی کە لەگەڵ ئەلبومەکە لە ڕادیۆی گەڕێنە فرۆشێت زۆر باشە ئێمە لە ڕادیۆی گەڕێنی ڕۆژانە ڕێکلامی بۆکەین ئەتوان لە ڕادیۆی گەڕێنی ئەلبومەتان دەست بکەوە و بیکڕن سپاسی هەموو لایەکتانەکەم کە پشگیری هونەرمەندان بکەن بۆی کە بەردەوام بێ لە کاری هونەری تر بۆی هیچ نەبێ نیوەی ئەوەی کە تایە سەرکوێ دەستی بکوێتەوە بۆی بتوانێت ماوەیەکتر ئەگەر شتێکی تر بکات بۆی بۆ شێوە بەردەوامین بە هونەر من هەواڵێکی خۆشم پێ بوو دوێنە کە بۆ هونەرمەندان ئەو نووسراوەمان بۆهاتەوەمایان تایبەتە بە هونەرمەندانی میلی هیوادارم بە خەون و ئاواتەکانی خۆیان بگەن لە پرۆژەیەکی نیشتەجێبوونە هیوادارین ڕووی دەم مەکەمە حکوومەت پێمان ئەڵم بانگەشەی هەڵبژاردنە کاکە گەر بانگەشەی هەڵبژاردنیش بێ دەستان خۆش بێ ممە پێش هەڵبژاردن جێبەجێ بێ و پرۆژەیە بۆی ئەو هونەرمەندانی زۆریان لە پاییزی تەمەنێنن بۆ خاتری خواجاگەر تا خەڵک تا لە کۆتایی ژیانی هەبێت و نەچێتە شوێنێکەوە کە تایە بحەسێتەوە تر بۆ کەی باشە هیوادارین ئەو پرۆژێ ئەو خەونەی هونەرمەندان بێتە دی و لەگەڵ سندیکای و دەربەندانە کە ئەوانش ماندوونە ناسانە کاگنیازوری و هاوڕێکانی و ئێمەش لە کۆمەڵی هونەری میلی کوردستان زۆر هەوڵمان بۆیەوە بۆ هیواین ئەو خەونەی هونەرمەندان ببێ بەڕاستی بەم نزیکانە وەکو چۆن هەموو چینی توێژەکانی تریانی ئەو بەڕاستی ئەو مافێکی هەموو هاوڵاتێک هیوادارم هەموو هاوڵاتیان ئەو کەسانی لە ڕێخاوی کرێنشینانیش خۆیان نووسیوانی بەڕاستی وڵاتێکمانەیە پڕە خێر و بەرەکەت بە هیچ نەبێ خێرەکەیەوە بێ سایەکە بێ خێزانەکانی تیا بحەسێتەوە بۆی زیاتر خەڵی دڵی خۆش بێ کاک سەباحیش لێرە هیوادارم ئەویش تۆزە قوتی خۆی بەکاربێن ڕاست ئێمە محاولەمان کردو نازانم دەنگم باشەکەیان ئەگەر کاک ڕۆژگار سەرروشی سندیکای سلێمانی بەڕاستی هەوڵێکی زۆریەوە ئەیدەن ئەوی تۆ ئینشەڵا بەم زوانە ئێمەش من حەزەکەم فەرقی ئێرە ئۆدیو نەبێ ینی بۆ شەیداخان و بۆ مام ئەوانەش حەقیان بەڕاستی لە وەکو ئێمە ئەوە لە 2000 ئەومان لێرن بەڕاستی ڕەنجی هونەریەن هیوادارم ئەمانیش بێبەش نەبن لەو ئەوە چونکە ئەمانیش مستحقی ئەوەن کە سەر و جێگەیشیان هەبێ کە تیا بژین هیوادارم ئەمە هەمومان بگرێتەوە چەنە ئەندامە لێرەش و لەوێش ئەینەشت مەمشێریش ئەندامە ئەمە زۆر خۆشحاڵە بین کە ئەمانیش مستحقی ئەوەن کە وەکو هونەرمەندانی کە شایستەی ئەو
ئەو بابەتە نیشتەجییانە بن بۆ ئەوەی ئەوانش بۆکو ئێمە بژین بەڕاستی. دەستان خۆش بێ ئیشەڵا ئێمە بۆ هیوایین ئێمە لە کۆمەڵی هونەری میلی کوردستان هیچ کاتە سنوورەکان حسابمان بۆ نەکردووە. هیوادارم وا بێت ڕەنگی ئەمانش بەزای لە هەر بەم مافی ئەندامەتیش کاک سەبا ئێمە مافی ئەندامەتی بۆ هەموو هونەرمەندانی کوردستان هەر چوار پارچە لای ئێمە کراوەیە لە پەیڕۆی پرۆگراممانە هەیە یعنی فەرقی جیازبوونی هونەرمەندێکی ڕۆژهەڵات و ڕۆژاوە و باکوور و باشوورنی لە ئێمە بۆی کاتەکە ئەم نەگرین من لەوەی خۆمە باسی ئەمە شەکەم چونکە ڕەنجم زۆریە و دوایش بەرەکەتی تیانە بوو ئەوەی تۆ ئەزانم ئەوە زۆر لە دڵای شەڵا بەیەکەوە دەدەڵێ ئێمە پێم وایە ئەمە ئاخر بەرهەممانە بۆ بەڕەشێداخە ئەگەر وا بێت ئێمە چینە لای دوایین بەرهەم و دوایین دەمەتەقەکانمان لە ئێوارەی ئەمڕۆ کە بەرنمەیەکی تایبەت بوو بەرنمەکەمان زۆر تایبەت بوو من جارێک تێڵێمەوە لەگەڵ کۆمەڵێ ژەنیاری بەتوانە پڕ ئەزمون ئەو نەرمەندانێکەوە بەڕاستی لای من جێگەی ڕێز و تەقدیرن کاکەوەلی گەرمیانی ئاغای برامی نەقدیانی ئوستازی گەورەی ژەنیاری کەمانچە و جۆزە و ئامێرە کۆرەوەڵا تاریش و دەنگیشی خۆشەوە جارە ڕۆژێک ئەو خۆش بەڕاستی وڵا باشە پێش ئەمە بۆی ئەوارەکە جوانتر بکەین بەرۆڵە بەخوا شتێک یەک مەغام ئامادێ با ئامادەیە تەواوەتە ئەوە کاکە سەبا لەگەڵ تاو بەیەکەوە یەک مەقامی مامشێریش پێشەشکن دوای چینە دوایین بەرهەم فەرموو بۆی بزانەوە ئەو ئوستازە پڕ ئەزبوونە ژەنیاری کۆمەڵی ئامێرە سێتار تار جۆزە کوورە کەمانچەوەی کە من لێم بینەوە دەنگێکی زۆر خۆشیەیە باش وەکو گوێبیست تێبین بێکەوە فەرموو رفتم در میخانه حبیبم رفتم در میخانه حبیبم خوردم دو سه پیمانه خوردم دو سه پیمانه دلبر عزیز شوخه بوتمی برخی زابری دنیایی که شناب سازد عشقم به تو پردازد ظلمه که شراب سازد عشقم به تو پردازد تو مگر عشق ببره خسرو و پرویز کنی همچو فرهاد و روم همچو فرهاد و روم از عقب کوکنی تو مگر شاه نگورویانی تو مگر ماه پریرویانی دلبر عزیز سوخه بکنی برخی تو بری دنیایی که جوان سازد عشقم به تو پردازد دنیایی که جوان سازد عشقم به تو پردازد ئوستازیان خۆش بێ و دەنگ خۆش بێ یاقات نەخۆش نەبی لە سلێمانی نازنای هونەری مامشێرە تەواو ینی تازار وان ناسراوە بەڵام من حەزەکەم ئەوە بەرنمێک تایبەت خۆی قەرزارە خۆی وا دیاوە لێرەش بەرنمێک تایبەت بۆ خۆی ئەکرێت
ئەم ئیبراهیمی نەقدیانم ئەم هونەرمەندە خۆشەویستە یەکێکە لەوانەی کە سەرپەرشتی کۆنسێرتێکی یادی حەسەنجێش کرۆ لە تاران بە ئامادەبوونی هەزاران کەس یان ئەمە شانازێکی گەورەیە لە مێژوو خۆی ئامادەشی کردووە ئیعدادی کردووە بەڵام کۆنسێرتەکە زۆر گرنگ بوو ینی کە لە تاران پێشەش کراوە جەماوەرێکی زۆر زۆر ئەم دوانە و بیر نەچێ بۆ ناوەکانیانی بیر نەچێەوە ئەو دوانە خۆشەویست و ئەو دوانە ئەم دوانە مهمە کاک سەبا حەزەکەم بزانی ئاغای ئیبراهیمی نەقدیان لە هەموو خۆشی و ناخۆشەکانی ئەم نەتەوەیمانە لە باشوور لەگەمانە بۆ مەسەن لە بۆنەی یادی شێدان یادی کوردستان یادی هەرچی یعنی من ئەتوانم بڵم لە چەند بۆنەی تایبەت و خۆبەخش و لە چەندها ئێوارەی خۆبەخشە لەگەڵ ئێمە بردەربەوە سپاس دەکەم لای خۆمەوە ئیشەڵڵا ناخۆشەکانە بتەوە من هیچم نەماوە سپاسی ڕێبازیانەکەم ڕێباز فایق ڕێبازی دیجێ ئالان ڕەفیق کاکە بورانستاری خۆشەویست لەو دی و بەرنامە لەو دی ئەو کە دەرناکەون لە پشتی کادرەوەن کاکە وەلید گەرمانی خۆشەویست مامشێری ئازیز و خۆشەویست و ئیبراهیمی نەقدیانی بەناوبانگ کاک سەباحی سنتور کە من عزیزەوەری خۆشەویستەوە نازناوەکەی تازەوە ڕۆشتووە کاکە سەباحجان من پێڵم جارێکی تر هاوڕێی هەموو تەمەمان و برا و براگەورەی خۆشەویستم سوپاسێکم کامیوارەیە ماندوومان کرد خات و شەیداجیان چیتمەوە بە ڕادیۆ گەڕانی بڵێیت و بە بەرنمەکە و لەگەڵ دیاری بەرنمەکەت کە پێشکەشێکی دوایین گۆرانیە مایک بە تۆ بەجێڵم و تەمە لای خۆمەوە هیچم نەماوە دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم سپاسی یەکە بە یەکەتانەکەم ئەوانەی پشتی کامیرۆ و ئێوە ئەم بەڕێزانەکە ئیمڕۆ لەگەڵ منابوون زۆر سپاسانەکەم حەزەکەم لەسەرم بەرهەمیشە قسە بکەم چۆن ئەمە یەکەمین جارە ئێڵمی گۆرانێکی خۆمە ئیمڕۆ زەحمەتم گەڕیانەکەیش ماوە ڕاستی گەڕانەکە بکەن بە دیاری بەرنامە باشتر نییە دوین بەرنامە ئەمە نەخوێنمیانە گەڕی خوێنی بیخۆنە من کێشەم نییە کەواتە دوو گۆرانیمان ماوە آخر ئێمە لێرە دیارە دایمن لە ئەزمەی کارەباین بووی ئەترسان کە بکەین بە دوایین بەرنامە بەڵام ئەگە فریاکەوتین ئەتوانین هەردوو گەڕانەکەش بکەن بکەین بە ئەنی دیاری بەرنامە کۆتا بە دیارە کاکسەڵات وتی کۆتایە بۆی منیشت مادەمایە بە گۆرانی گەڕیانەکەکەین بە کۆتایی بەرنامە و دیاری بەرنامە لە ترسیەوە کە نۆک و تووشی کێشەی تەکنیکی کارەبا بینچکە دڵ دەستمان لەسەر دڵمانە لێتر سواز جارێکتر بۆ ئامادەبوونی ئەم خۆشەویستانە بۆ خاتوشەیدا خێرابەتی وای سەرکەوتنی بۆ خوازم ئەلبومەکەشی لای ئێمە دەستەکەوی لە ڕادیۆی گەڕیان ئێوارەتان شاد بێ پڕ لە گۆرانی مۆسیقا و خۆشی و شادی لەگەڵ دیارەکەی خاتوشەیدا من ماڵاویتان یەکەم سوپاسانەکەم شای و خۆشیکایەتر تدارک بێ بەزمی خەڵکەکایەتر مبارەک بێ شای و خۆشیکایەتر تدارک بێ بێکە ژنەفتم خەڵکاتە خۆشی یاخوا نەبینن نەرگیز بەرۆشی بێکە ژنەفتم خەڵکاتە خۆشی یاخوا نەبینن نەرگیز بەرۆشی
والجياتي من تماشاكا لهرچي خمات وهر حاشاكا والجياتي من تماشاكا لهرچي خمات وهر حاشاكا تبرا بساير كيميا ويردا تبرو برو بأمير يدا تبرا بساير كيميا ويردا تبرو برو بأمير يدا تماشي ليلا وكاني شفاكا تماشي شيدا وكاتي سفاكا تماشي ليلا وكاتي سفاكا تماشي شيدا وكاتي سفاكا تماشي السنا بكا بوردي أقرب راسي ترولي قلبي تماشي السنا بكا بوردي أقرب راسي ترولي قلبي وردي باخكايا برياشان برو وردي برزيكايا كوش كرش برو وردي باخكايا قرياشان برو وردي برزيكايا كوش كرش برو اي بشرمي شوا جاوي ببرامل بزاچون كوتماي برتير دوجمل بشرمي شوا